هەماهەنگی نێوان هەرێم و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی بەردەوامە. لەو چوارچێوەیەشدا مەشق پێکردنی پێشمەرگا لەلایەن ڕاهێنەرانی نێودەوڵەتیەوە درێژەی هەیە. لەو ڕۆوە فەوجی ئەڵتوونی هێزەکانی یەکەی هەفتە لە دووەمین ساڵیادی دامەزراندنیدا نمایشێکی سەربازی بەڕێوە برد کە وەک لە نمایشەکەدا دەردەکەوت ئاستی هێزەکانی پێشمەرگا بەرەو بەرزبوونەوە دەڕوات. ئەفسەرێکیش لە فەوجی ئەڵتوونی دەڵێت لە ئێستادا هێزەکانیان خۆی گرتووە و لە گەری کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کێشەیان بۆ دروست نابێت. هێزی ئاڵتوونی بەردەوامە لە مەشق و ڕاهێنان بە هاوکاری هاوپەیمانان وام هێزەی ئەمە لە مایۆکی کورد توانێتی چەندین ئۆپراسیۆن دژی تاریکپەرستان و دوژمنانی کورد لە هەر کات و جێگەیەک بێ ئێمە بەرەنگاریان بینە و لە ناویانە بین وام هێزە بەردەوامە لە مەشق بەردەوامە لە ئۆپراسیۆن لە هەر کات و شوێن و جێگایەکا بێ. ئێمە هاوپەیمانان ناتوانین تهدیدیکەن، هاوپەیمانان هاوکاریمانەکەن و چەک و ئیتفاقی باشمان لەبەردەستە ئەو چەکانێکە هەبێ ئێمە لەبەردەستمانە و بەکاریهێنین و لە ئۆپراسیۆنەکانمانە. بەڵێ ئێمە بە ناوی هێزەکەی خۆمانەوە توانم بڵێم ئەم هێزەی ئێمە ئەگە هاوپەیمانە شاوکاریمان نەکە ئێمە توانین کەوتینتە سەر پێی خۆمان و بە چەک و بە ڕاهێنان بەردەوامین کێشەمان بۆ دروست نابێت. پێشمەرگەکانیش بە بەرزبوونەوەی ئاستیان دڵخۆشن و دەڵێن سوودی باشیان لە هاوپەیمانی نێودەوڵەتی وەرگرتووە و توانای ڕۆبەڕووبوونەوەی هەر مەترسیەکیان هەیە کە ڕوو لە سنوورەکانی هەرێمی کوردستان بکات. بەتاکید ئێمە وەکو هێزی ئاڵتوونی لە ئاستێکی زۆر بەرزداین ئەتوانین بەبێ هاوپەیمانانیش ڕوبەڕووی دوژمنانی کورد و کوردستان ببینەوە. بەڵێ سەرەتا بە خێراتنتانەکەم سوپاس بۆخوا هێزی پێشمەرگە ورێکی پۆڵایانی هەیە و بەردەوامین ئێمە ئۆپراسیۆنیان پێشومان کردووە. سپاس بۆخوا توانیمانە سەرکەوتنی گەورە تۆمار بکەین و لە مەتیقەی کەرکووک و چوادەوریەی و ئێمە بەردەوام ببین هەمیشە. فەوجی ئاڵتوونی هێزێکی تایبەتە و لەلایەن ڕاهێنەرانی فەڕەنسی لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی مەشقیان پێکراوە. ماوەی 2 ساڵ بەسەر دامەزراندنیاندا تێدەپەڕێت. ئەم هێزە ئێستا لە سنوورەکانی کەرکووک ڕوبەڕووی گروپا چەکدارەکانی داعش و هاوشێوەکانی دەبنەوە. لە هەرێمی کوردستان هاوپەیمانی نێودەوڵەتی مەشق و ڕاهێنان بە چەندین فەوجی پێشمەرگە دەکات و لە ڕووی دابینکردنی چەک و تەقەمەنیشەوە هاوکاریان دەکات. هەر ئەمە شەوای لە بەرپرسانی هەرێم کردووە دژی بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران بۆ دەرکردنی هێزە بیانیەکان بوەستنەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیان سلێمانی.